لە قامشلەوە دەستپێەکەین لە کۆتاییەکانی ساڵی 2007ەوە داعش لە بیابانەکانی ناوەڕاستی سووریا دەستی بە هەڵمەتی هەڵسانەوە کردووە. قۆناغی یەکەمی و هەڵمەتە هێرش بوو بۆ سەر ناوەندی شارەکانی دیوی ڕۆژاوای ڕووباری فرات بوو، بەڵام لە بەهاری 2010ەوە هێرشەکان بۆ سەر ڕێگاکان و ناوچە شاخاویەکان بوون. لەسەر ئەم بابەتە و لەسەر دۆخی ئێستای ڕۆژاوا و سووریاش لەبارەی داعش و جمجوڵەکانی داعشەوە کینۆ گابرێل گوتەبێژی هەسەدە لە قامیشلەوە بە سپاسەوە لەگەڵمانە. بەڕێز کینۆ بەیانیت باش، سپاس بەوەی کە لەگەڵمانی. لە ماوەی ڕابردوو جمجوڵەکانی داعش لە عێراق و لە سووریاش لە ڕۆژاواش لە هەندێک ناوچە هەبوو. ئەتوانی پێمان بڵێ ئێستا جمجوڵەکان گەیشتوتە چه ئاستێ، مەترسیەکانی داعش چەندن و هیچ ئامارێک هەیە کە ژمارەی چەکدارانی داعش چەندە؟ باینتان باش. سەرەتا دەمەوێ پیرۆزبایی پێشکەش بکەم بە بۆنەی جژنی قیامە بۆ برانی هەموو برانی کریستیان لە هەموو جیهان. سەبارەت بەم بابەتە جوڵە هەن بۆ داعشی تیرۆریست لە عێراق و سووریا جوڵەی هەیە و لە بیابانی سووریا کە لە ناوچەی دێرزورەوە دەست پێ دەکات و چالاکیەکان و جوڵەکانی داعش لە ناوچەکانی ڕۆژئاوا و باشووری ڕووباری فورات و لە پارێزگاکانی حمس و سوەیدا و لە ناوچەی سنووری نێوان عێراق و سووریا جوڵەی هەیە و ئەم جوڵانە لە بنەڕەتدا هی شانەی نووسون، بەڵام ئەو زانیاریانەی بە ئێمە دەگەن ئەوە دەردەخەن کە زۆر لە جوڵە هەیە کە لە ئێستا زیاتر لە ماوەی پێشوو دەرکەوتووە و لە ماوەی چەند مانگی ڕابردوو زیاتر بووە و ڕەنگە بەهۆی چەند هۆکارێکەوەیە و بابەتی کشانەوەی بەشێک لە هێزەکانی هاوپەیمانە دەوڵەتی لە چەند ناوچەیەک و لە بنکە چەند بنکەیەکیان لە پارێزگاکانی عێراق لە ئەمبار و ناجددی حکوومەتی سووریا لە سەرنجدانە ئەم شانانە و لە ناوبردننی تیرۆر تایبەت داعشی تۆرۆریست لە بیابانی سووریا و لەسەر بەم هۆیەوە لەم ماوەیە کردە تیرۆریستیەکان زیاتر بوونە کە ڕێکخراوی داعشی تیرۆریست و ئەم شانە نووسوانە ئەنجامی دەدەن لە زۆر لە بەڕێز گابریێل دەماداوی دە gelek nûçe belav dibin ku nakokiyek di navbera Rûsya û Amerîka de li wir li ser erdê heye, yanî nakokiyek ka kî zêdetir quweta xwe bandora xwe li wir zêde bike. Ev yek tu tesîrê tu bandorê li ser rûbrûbûna Daişê dike gelo ڕکەبەریە رووسیا و ئەمریکا؟ دووبارە بکەم سەبارەت بەم بابەتە پێم وایە ئەو رووسیا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوان دوو هێزین زەبەلاحی نێودەوڵەتین و ئەوان لە ناوچەکە هەن و ئەوە لە ئێستاوە نییە بەڵکو چەند ساڵێکە، بۆیە ئەوان ڕکابەریان هەیە بۆ دەستگرتنە سەر و سەپاندنی هەژبوونی خۆیان لەسەر جیهان لە چی لە ڕووی سەربازی بێ یاخود ئابووری و لەم چوارچێوە پێم وایە ئەوەی کە لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕوودەدات ناکرێ بخرێتە ئەم چوارچێوە، بەڵکو هێزەکانی هەسەدا ئەوڕۆ لە هەماهەنگی هەیە لەگەڵ هەردوو هێزەکە و لە ڕووی سەربازیەوە هەماهەنگی و
کاری هاوبەشی هەیە بۆ لەناوبردنی داعشی تیرۆریست لە چەندین ناوچە و لە لایەکی دیکەوە ئەوڕۆ ئێمە مانگیمان هەیە لەگەڵ هێزەکانی رووسیا و هێزەکانی حکوومەتی سووریا بۆ پاراستنی و ئەو ناوچە سونووریانە و پێم وایە کە لە ناوچەکە و هەردوو هێزەکە ئێمە کارم و تامانگیمان بۆ پاراست دابینکردنی سەقامگیریە و ئاسایش بۆ ناوچەکانی ڕۆژهەڵاتی باکووری سووریا و لە ئێمە لەم چوارچێوە کار دەکەین و پێم وایە ڕیچرکابەرێک نییە لە نێوانیان لەمڕۆوە. بەڵێ بەڕێزکینۆ ینی دوای ئەو جموجۆڵانەی داعش هیچ بەرچاوڕوونیەکتان هەیە ئێوە کە استراتیژیەتی داعش بۆ ڕێخۆڕێخستنەوە چییە؟ ئیش لەسەر چی ئەکا؟ پێتان وایە داعش بگاتەوە ئەو ئاستەی کە جموجۆڵەکانی ئەوەندە فراوان بن بچێتەوە 2014 و 15 بە تایبەتی لە سووریا؟ بێگومان پێشکەمێک باسی بابەتی ئەو جوڵانم کرد کە شانەکانی داعش ئەنجامی دەدەن لە باشوور و ڕۆژئاوای فورات و لە سەر سنووری عێراق و سووریا و لامان کاتدا جوڵەی شانە نووسەکانی داعش هەن لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە تایبەت لە دێرزور، شەدادێب، ڕەقا و هەندێک چالاکی هەیە لە سەر سنوور بەڵام بە شێوەیەکی سنووردار. بێگومان ئەمە بە سروشتی ناو دەبرێ بە ئاسایی و ڕێکخراوی داعش لە چەند ناوچەیەک بە کەمی هەیە و ئێمە سەرڕای ئەوەی کە سەرکەوتین بەسەریاندا لە ڕووی سەربازیەوە و لە ڕووی هەڵوەشاندنی دەسەڵاتیان لە سەر زەوی بەڵام لەوە ساڵی 2018 و 2019 تا ئێستا ئێمە باسی مەترسی داعشی تیرۆریست دەکەین کە کۆتایی نەهاتووە و مەترسی داعشی تیرۆریست بە شێوەیەکی دیکە نوێ دەرکەوتووە کە شێوەی شانەی نووسووە کە بۆ تۆقاندنی خەڵکی سڤیلە و نانەوەی پشێوی و ناسەقەمگیری و بە ڕێگەی ئەنجامدانی کاری تیرۆریستی چی بە کوشتنی کەسایەتیەکان بێ و بەرپرسان لە بەرپرسانی کارگەڕەکان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و ئەو کەسایەتیانەی کە کار دەکەن لەگەڵ ئەم دەسەڵاتداریانە و بەڕێگەی کردەوەی ئەنجامدانی کردەوەی تیرۆریستی و هاوشێوەکانی ڕەنگە ئەمەش بەردەوام بێت تا ماوەیەک و ژمارەیەکی زۆر لە تیرۆریستانی داعش و شانۆنووسەکانی هەن لە ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا و لە ناوچەکانی باشوور و ڕۆژئاوای ڕووباری فراتیش و بیابانی عێراقیش و ئێمە پێشبینی دەکەین ئەم کردەوانە بەردەوام بن لە هەمان کاتدا هەوڵەکان و کارە سەربازەکان بەردەوام بن و بە تایبەت کردەوەکانی نەهێشتنی تیرۆریست بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیە و سنووردارکردنی و نەهێشتنی و هەڵوەشانی ئەم شانە نووسوانە. بەڕێز مرۆڤ دەکارە نەها ببێژە مەسەلەن داعش دەدەما دەرباس بووی دەدەمەک هەبوو کەتبوو ئێدی خۆپاراستنێ تەنێ بەرگری لە خوا دەکرد بێدەنگ بوو تا ڕادەیەکێ ئەم دکارن ببێژن نەها کەتیە ئێدی جارەکەدن پێیواژۆیە ئێریشکردنێ. پێم وایە ناتوانین بڵێین کەوا چۆتە قۆناغی هێرشکردن چونکە ئێمە هیچ جوڵەیەکی ئەوتۆمان بەدی نەکردووە کە بڵێن جوڵەی سەربازی هێرشکارین وەکو ئەوەی کە لە 2013 و 2014 ڕووی دەدا بە ڕێگەی دەستگرتنی بەسەر چەند ناوچەیەکی جوگرافی دیاریکراو باوڕۆ ڕێکخراوی داعشی تیرۆریست هەوڵ دەدات
بدات خۆی بپارێزێ لەم ناوچانە وەک وتمان ئەو کردەوەی تیرۆریستی ئەنجام دەدات و کار و ئامانجی دروستکردنی پشێویە لە هەموو کاتێک شتا ئەگەر هەلێکە بێت ئەلێک بۆ داعشی تیرۆریست بڕەخسێ بۆ دەرکەوتنەوە جارێکی دیکە بێگومان ئەو سوودی لێ لەم هەلە دەبینێەوە کار دەکات بۆ ئەوەی کەوا خۆی جارێکی دیکە وەکو هێزێکی سەربازی لەسەر زەوی خۆی بسەپێنێ بەڵام دەبێ دۆخ و ڕەوشی هاوشێوەی 2013 و 2014 هەبێ بۆ ئەوە لە ناوچەکە بۆ ئەوەی بتوانێ خۆی بسەپێنەوە ئەمە ڕوو بدات چووکە وەکو مەرجەکانی نەبوونی سەقامگیری بە شێوەیەکی گەورە و لە ڕووی سیاسیەوە بە تایبەت و ئێستاش ئەم هاوشێوەیە هەیە تا ڕادێک بەڵام دەبێ ناسەقامگیری ئەمنی و سەربازی هەبێ بە شێوەیەکی گەورە و ئەمە هۆکاری سەرکی بوون کە وایان کرد داعش سەر هەڵ بدات و خۆی بسەپێنێ دەسەڵاتی خۆی بسەپێنە بەسەر ناوچەیەکی فراوان بەڵام تا ئێستا ئەم دۆخە و ئەم ڕەوشە بەو شێوەیە کە لە قۆناغی سەرەڵدانی داعش هەبوو نییە و ئەگەر جارێکی دیکە ڕەوشەکە لە باکوور ناوچەکانی باکوور و ڕۆژەڵاتی سووریا و ناوچەکانی عێراق خراپ ببێ ئەوە جەهل لە پێشی داعش دەرەخسێ بۆ جارێکی دیکە سەر هەڵداتەوە بەڕێزکینۆ ئێستا کە وڵاتانی دنیا سەرقاڵن بە کۆرۆناوە لە ڕۆژاوای کوردستانیش بە هەمان شێوە ئێوە سەرقاڵن بە کۆرۆنا پێتان وایە داعش ئەم دەرفەتەی قۆس بێتەوە بۆ ئەوەی چالاکیەکانی زیاد بکە و جوم و جوڵەکانی زیاد بکە؟ پێم وایە هەوڵەکانی داعش بۆ بە ئامانجکردنی ناوەندەکان و بارەگەکان هی هێزە ئەمنیەکان و سەربازەکان بە یاخود تەنانەت ئیدارەکان و کارگەڕەکان بەردەوامە ئەگەر چی کۆرۆنا هەبێ یا نەبێ و بێگومان هێزەکانی هەسەدا زۆر ڕێکار و ڕۆشنیان گرتوۆتە بەر بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە و ئەم پەتایە کە کێشەیەکی جیهانیە لە ناوچەکەی ئێمە و تا ئێستا زۆر زانیاری بەردەست نین سەبارەت با بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە لەم ناوچەیە بەڵام ئەو ڕێکارانەی کە گرتمانەتە بەر بەردەوامن و بەشێک لەم ڕێکارانە کەمکردنەوەی ئاستی جوڵەی هێزە سەربازیەکانە لە نێوان هەموو ناوچەکان و ئەمەش وەک ئێوە تۆوتت ئەمە ڕەنگە داعش سوودی لێ ببینێ بۆ ئەوەی جارێکی دیکە سەر هەڵبداتەوە بەڵام پێم وایە ئەو ئاسەنگانەی کە ڕوبەڕووی داعش بووبنەوە پێشتر ئێستش هەن ئۆپراسیۆنە سەربازیەکان و ئۆپراسیۆنەکانی لە ناوبردننی تیرۆر دژی شانە نسوەکانی داعش کە هەسەدا ئەنجامی دەدا بەردەوامن چەکدارên داعشê ji me re bibêjin mesela li gor texmîna we çend çekdarên daعشê niha li Rojavayê Kurdistan û Sûriyê hene چەند چەکداریش ئێستا لە زیندانەکانی هەسەدن پێم وایە ژمارەیەکی ڕاستەقینە یاخود نزیک لە ڕاستەقینە سەبارەت بە ژمارەی چەکدارانی داعشی تیرۆریست بخەینە ڕوو ئەوە خەڵکێکی تیرۆریستن و توندڕەون پاڵپشتی ئەم ڕێکخراوە و هزری ئەو دەکەن و ناتوانین ئەو ژمارە بە تەواوی و بەوردی دیاری بکەین ژمارەکە بێگومان بە هەزارانە و ڕەنگە زیاتر بێ بەڵام ئێمە هەموو جارێک جەختەکەینەوە لەسەرەوەی کەوا لە ئاستی مەترسی داعش ڕێکخراوی داعش بەڵام ئێمە ناتوانین ژمارەکە دیاری بکەین بەڵام ئۆپراسیۆن سەربازەکان بەردەوامن بۆ دەستگیرکردنی ئەم شانایانە و قۆڵبەستکردنیان و لەناوبردنیان بە یەکجارێکی هاوکاریەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی چۆنە ئێستا هیچ بەنیازن لە داهاتووە وەکو میستە باست کرد ئۆپەراسیۆنی هاوبەش ئەنجام بدەن بۆ کێوماڵکردنی ئەو ناوچانەی کە داعش تێدا جم و جوڵی تێدا هەیە و بۆ دەستگیرکردنیان و لەناوبردنیان
بێگومان لەم چوارچێوە ئەو کارێک کە ئێمە ئەنجامی دەدەین بە هاوبەشی و لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی بەردەوامە و نەوەستاوە لە ماوەی ڕابردوودا بە هیچ شێوەیەک و ئامانجە سەرکیەکان کە ئێمە دیاریمان کردەوەکو هێزێکی سەربازی کە لە ناوبردنی ڕێکخراوی داعشی تروریستە هێشتا ماوە و ئێمە کاری لەسەر دەکەین بە شێوەیەکی کارە و گەورە و ئەو پاڵپشتەی کە هاوپەیمانی دەوڵەتی پێشکەشی دەکات ئێمە زۆر پێی دەزانین و بە شێوەیەکی سەرەکی و ئێمە ناتوانین بڵێن لە ماوەی ڕابردوو زۆر زیاد بووە بەڵام بەردەوامە و نەوەستاوە تا ئێستا بەڵام بەردەوام ئێمە پێویستمان بە زیاترە بەهۆی ڕەوشەکە و ئەو دۆخەی کە ناوچەکە تێدا تێدەپەڕێ و ئەو ئامانجانەی کە ئێمە دیاریمان کردووە بۆ چی لە ڕووی دابینکردنی ئاسایش بۆ ناوچەکە و پاراستنی یاخود لە ناوبردننی ئەو هەڕەشە و مەترسەی کە ڕێکخراوی داعش سەرچاوێتی گابریێل تێگوتن و داعش نها لە عالیە دێرە زۆرێ باجێ لەسەر خەلکێ فەرز دکە هون ئاگاهداری vê yekê ne ئێمە زانیاریکی ئەو شێوەمان نییە ڕەنگە ئەوان هەوڵی ڕفاندنی کەسانێک بدەن بۆ ئەوەی داوای سەرانەیان لێ بکەن بەڵام هیچ دەسەڵاتدارەیەکی کردەیی لەسەر زەوی بۆ نییە داعش سەپاندبێتی و بە سەپاندنی سەرانە لە دێرزوور یان لە ناوچەیەکی دیکە بەڵام ئێمە دەتوانین ئێمە باسی ئەو بابەتە بکەین لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی فورات ئەگەر لە ناوچەکانی ڕۆژاوە و باشووری ڕووباری فرات ڕووبداتەوە من زانیاریم نییە سەبارەت بەوە تا ئەم ساتە بەڕێزکینۆ هیچ دیارە و ئامارێکەیە کە پیشانی بدا داعش ئێستا مەسەرەن هەفتانە مانگانە چەند هێرشە جامەدا؟ بێگومان تا ئێستا ژمارەیەکی دیاری کراو نییە بۆ ئەو هێرشانە و هێرشەکان بەردەوامن لە ناوچەکە و بەردەوام و ناتوانین لە ناوچەیەکی دیاریکراو دەستنیشانی بکەین و لە کاتێکی دیاریکراو پێم وایە داعش هەر هەلەیەک بۆی بڕەخسێ دەیقۆزێتەوە بۆ ئەنجامدانی هەر کردەوەیەک چی کوشتن بێ یاخود تەقاندنەوە بێ و لە هەموو ناوچەکان وەکوتم کردەوە هەن لە دێرزوور بە شێوەیەکی زۆر چونکە ئەو ناوچەیە دوا ناوچە بوو کە لەژێر دەستی داعش ڕزگار کرا و زۆر پێویستی بە کاتی زیاترە بۆ سەقام گیرکردنی و پاراستنی بە شێوەیەکی گەورەتر و لە ناوچەکانی ڕەقەش پێم وایە کە ناوچەی دیکەشەن کە هێرشیان تێدا ئەنجام دراوە بە شێوەیەکی کەمتر بە پێی ئەو ڕەوشە و ئەو هەلەی کە بۆ داعش دەرەخسێ دەتوانم بڵێم 3 تا 4 هێرش ئەنجام دەدات لە هەفتەیەکدا لە هەموو ناوچەکان ڕەنگە هەندێک جار لەوە زیاتریش بێ. مرۆڤ دەکارە ببێن ینی نەهات تو ناوچەیەکە دیارکردی کوژالیە داعشێ و تێ کۆنترۆلکردن وەکە ئاخ هەیە لە سووریە؟ نەخێر مەکوتم ئەو هیچ دەسەڵاتێکی جوگرافی نییە داعش هیچ دەسەڵاتێکی جوگرافی نییە لە هیچ ناوچەیەک و ئەو توانای جوڵەی نییە و توانای هاتوچۆ و گردبوونەوە بەو شێوەیە نییە لە ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و چی لە ناوچەکانی دێرزوور بە یاخود ناوچەکانی دیکە ئەو کردوانەی کە ئەنجامی دەدات شانەی نوستوی ئەنجامی دەدەن و هێرشی جیابەجیان لە ناوچەی جیاجیا و لە ناو کۆمەڵەی جیاجیا و ئەوەش هۆکاری زەحمەتی لە ناوبردننی ئەوە لە کە ئەوان خۆیان لە ناوچەی بیابانی فراوان خۆیان حەشار دەدەن و پێشتر تونیل و کۆمەڵێک شوێنیان بخۆیان
خۆیان ئامادە کردووە کە خۆیان تێدا حەشار بدەن ئەمەش ئەرکی ئێمەی قورسر کردووە بۆ لە ناوبردننی ئەوان بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بە شێوەیەکی خێرا. بەڵێ بەڕێز کینۆ گابریێل گوتەبێژی هەسەدە سپاس بۆی کە لە قامیشلۆ لەگەڵمان بوویت.